لەگەڵ بەردەوامی پەناگیری لایەنگرانی موختەدا سەدر لە ناو تەلاری ئەنجومەنی نوێنەراندا خواستەکانی ئەو تەوژمە بۆ چاودێران ئاشکرا دەبێت کە گرنگترینیان گۆڕینی دەستوری وڵاتە بۆ سیستەمی سەرۆکایەتی ئەوەش بەرئەنجامی شکستی ئەزموونی دیموکراسیە کە لە عێراقی پشک پشکێنەی دوای ساڵی 2003دا بەرجەستە بووە. دەستەواژەی خەون و خەیاڵ بۆ دواوە ئەو پێناسە ئەدەبەیە کە ئەمڕۆ شەقامی تۆڕە و ناڕەزایی عێراقی گوێزاوەتەوە بۆ ناو کایی سیاسی و ئاوەت بەڕابردی پڕ لە ناسوەری دەخوازێت کە ژیان و بژەوی باشتر بووە لە ئەمڕۆی بەڵام لە پێناوی ئازادیە سیاسی و ڕۆناکبیرەکاندا و لە پێناو مافی هاوڵاتی بوون بژێوی و ژینگە و دامەزراوەکانی دەوڵەتداری خاپور کران بۆیە نە ئەوەی دەستکەوت کە خوازیاری بوو نە ئەوەشی بۆ مایەکە لە ڕابردوودا هەی بوو. دەستوری ساڵی 2005 دەستکەوتێکی گەورە بوو بۆ عێراقیەکان بەڵام ئەوە وای کرد ئەو دەستورە نەبێتە هۆکاری خۆشگوزارانی هاوڵاتیان. جێبەجێکردنی سیستەمی پشکێنە بوو کە هەندێک لە پێناو بەرژەوەندەکانیاندا کردیانە پرۆگرامی کاری سیاسی جیاوازی بەرژەوەندی بەشدارە سیاسیەکان لە کۆتاییدا جیاوازی شێوازی بەڕێوەبردننی دەوڵەتی لێکەوتەوە لەبری ئەوە دامەزراوە دەستوریەکان بچەسپێنن بە پێچەوانەوە وڵاتیان وێرانتر کرد. سیستەمی سەرۆکایەتی کە لایەنگرانی سەدر داوای دەکەن بە پێچەوانی ئەو خواستی ئەوان هەیانە وڵات بەرەو وێرانی زیاتر دەبات. زاراوەی دیکتاتۆری دادگەری لە ڕابردوودا جگەل لە جەنگ و قڕکردنی هاوڵاتیان ئەنجامێکی دیکەی نەبووە بۆی لە داهاتووشدا نایبێت بەڵام ئەو سیستەمە پەرلەمانیی کە لە عێراقدا بەهۆی گەندەڵیەوە نەیتوانیوە چاودێرێکی ڕاستەقینی حکوومەت بێت پێویستی بەڕاستکردنەوە هەیە نەگۆڕینی بەدەسەڵاتی تاکە کەسی کە نەهامەتی و ڕابردووی عێراق و تەواوی گەلانی ئەم ناوچەیە لەو جۆرە حکومڕانیەدایە. سیاسەتمەداری عێراقی باقر جەبر زوبەیدی لەو بارەوە ڕەخنە لەوانە دەگرێت کە داوای سیستەمی سەرۆکایەتی دەکەن و دەڵێت بانگەشە بۆ دکتاتۆریەت لە ئەمڕۆدا گوتارێکی نێویستراوە بۆ گەل و وڵات و مێژووی عێراقی نوێ چونکە دیکتاتۆرەکان جگە لە وێرانی دەستکەوتێکی دیکەیان نەبووە. لەبارەی داهاتووشەوە دەڵێت بۆ گەیشتن بە دیموکراسیەکی پێگەشت و وەکو چۆن دەبێ حیزبەکان بگەنە ئاستێک کە کردداریان ڕنگدانەوەی خواستی خەڵک بێت بە هەمان شێوە دەبێت جەماوەریش بەرنامەی ڕاستەقینەی لە فێڵبازی سیاسی جیا بکاتەوە بۆ ئەوەش کات بەشێکە لە چارەسەر نەگەڕانەوە بۆ دیکتاتۆرەتی کەسی و حیزبی.